دیارە بەشی چالاکی وێژەی لە نێو بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیا بە بەردەوامی چەندین چالاکی زۆر تایبەت و ناوازانی و بەتایبەتیش چالاکی ئەدەبی و هونەریەکان بە شێوەیەکی گشتی کە بەردەوامی هەیە لە نێو بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری و هونەری سلێمانیا بە خۆشحاڵیەوە ئەم ئێوارەیە چالاکیێکی تایبەت و ناوازا بۆ کۆمەڵێک شاعری گەنج و لاو بەرەوچوو دیارە لە نێو چالاکیەکەیە هەشت لە شاعیرە لاوەکان توانیان کە چەند بەرهەمێکی خۆیانتیایە بگومان بخوێننەوە و کۆمەڵێک خەڵکی دیاریش لە نێو ئەدەبی کوردی وارووا لە نێو ئەدەبیاتە توانیان کە لە نێو ئەم کۆڕایە خۆ دڵێم لە نێو ئەم چالاکەیە بەشدار بوون. هاوکارمان ڕێناز ڕاستەوخۆ لەگەڵمانە بێت کە بەشێک لە چالاکیەکانم ئێوارێمان بۆ گوازێتەوە. ڕێنازگیان سڵاو لێبێم کاتت باش بێ فەرموو. بەڵێ دەروون سڵاو لێبێ ئێوارە و باش بێت ئێوارەی بینەرانی خۆشەویستی کورسات مەگەزین باش. من ئەمڕۆ لە هۆڵی یەکێتی نووسەرانی کوردم لە شاری سلێمانی کە کۆڕێکی شعری بۆ بەشێک لە شاعیرە لاوەکان ساز کراوە و شاعیرانەی کە سەرەتایانە و دەستپێکیانە لە بواری نووسیندا وەکو هەلێک بۆ ئەوان کە ئەم کۆڕا شعریە ساز کرابوو. بێگومان ئەم کۆڕا شعریە بە هاوبەشی لەگەڵ یەکێتی نووسەرانی کورد و هەروەها بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری هونەری لە شاری سلێمانی بە ئامادەبوونی کۆمەڵێک لە شاعیران لە بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە ئەمڕۆ ئامادەیان هەبووە کە کۆڕە شاعریەکە بەم شێوازە بەڕێوە چووە. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەم بارەوە من دوو شاعیر لەو شاعیرانی کە ئەمڕۆ بەشدار بوون لە کۆڕە شاعریەکەدا وەردەگرم و زانیاری زیاتریان لە باری کۆڕە شاعریەکەەوە لێوەرەگرم کە یەکێک لەوانە کاک ئومێدە ئەگەر کاک ئومێد ئەرکێشێت و بێتە لای منەوە بۆ ئەوەی گفتوگۆی زیاتر بکەین لەبارەی کارەکەیەوە. سڵاو لێبێ کاک ئومێدم کاتۆ باش. زۆر سپاس ئێوارەتان باش. زۆر سپاس. زۆر سپاس بۆ تۆ کاک ئومێد. پێم خۆشە سەرەتای گفتوگۆکانمان لەوە دەست پێ بکەین چۆن بۆ بڕیاردیا بەشداری لەم کۆڕە شعریەیە بکەیت. دەستان خۆش بی بێگومان لە ڕێگەی ئەوەی بڕبێتە ڕۆشنبیری گشتی سلێمانی ئەویان کرد کە کۆڕێکی شار تایبەت بە گەنجارێک دەخەن لە شار و شارۆچکانی کوردستان زۆر بە خۆشحاڵیەوە من وەکو گەنجێک لە شاری هەولێر توانیم بەشداری بکەم. ئەوە جێگای دڵخۆشی من بوو و شارەکانی دیکەشی هەبوو وای کردم دڵخۆشێکی فراوان. زۆر باشە. ئەمە تا چەند گرنگە کە لە سەرجەم شار و شارۆچکەکانەوە شاعیران ئەمڕۆ هەلێکی وایان بۆ ڕخساوە لە شاری سلێمانی کۆڕێکی شعری ساز بکەن. بێگومان ئەوە یەکێک لە خەڵاری گرنگەکان جیاوازی نەکردنەوە شارەکان. بێگومان ئەوە زۆر دڵخۆش جێگای دڵخۆشم بوو. هەڵەبجە شەهید هەولێر سلێمانی شارەکانی دیکە چەند نمونەیەکی زۆر جوان بوون ئەوە دەکاتن زیاتر لێک نزیک بوونەوە و یەکتر ناسینەوە دەکاتن ئینسان بیر و ڕاگۆڕنەوەی زیاتر لە مەجای شار ئەوە یەکێک لە خاڵهاری گرنگەکانی ئەو کۆڕانەوە دەکات زیاتر گەنجان هەم بدرێن لەو مەجالە. زۆر باشە. ناوەڕۆکی ئەو شعرانەی کە ئێوە پێشکەشتان کرامڕۆ خۆیان لە چی ئابینیەوە؟ بەگشتی کتابەکەم سۆزی بەڵێن نامیکە شاری سۆزی بەڵێن بەشەیەکی گشتی دەتۆم بڵێن چەند لانەی خۆدەگری خۆشەویستی نیشتیمان ئازارەکانی ژیان کە لەوەی دەقۆناغێکە بخۆم لەوان تێدا ژیامە لەو بنەمانە خۆ دەگرێتەوە. زۆر باشە. تا چەند گرنگە شاعیران بتوانن هەلی لەم شێوازەیان بۆ بەرەخسێکە بەشداری لە کۆڕی شعریا بکەن بەتایبەت ئەو شاعیرانی کە سەرەتای دەستپێکیانە لە بواری نووسیندا. دەست خۆش من زۆر تەرکیزە سەر ئەو خەڵە گرنگە دەکەمەوە لەگەڵ سم هاوڕێکی دیکەشم پێش ئەوی داخلی کۆڕەکە بین باسمەوە مەجالە کرد. ئەنی حقیقەت حەق ئەو شاعیرانی کە بڵێن تەمەنێکیان لەو قۆناغە تێپەڕکردکە مەجای گەنجەکان بدەن هەنیان بدەن ئەو مەجالیان بۆ بڕەخسێنن بێنە پێشەوە شعر بخوێننەوە وا دەکەن چۆکردوانەکەی ناتوانین ئێستا ئەو گەنجانە لەو مەجالە دەرناکەون. ئێستا من جێگای دەستخۆشیە لە بەربەتی گشتی ڕۆشنبیری و سلێمانی وای کرد ئەو کۆمەڵە گەنجە لێرە کۆ بکات ئەو بەڕاستی زۆر جێگای دڵخۆشی ئێمە بوو. زۆر باشە. کتێبێک کە بەدەستەوە یەکێک لەو کتێبانەی کە کۆمەڵێک ناوەڕۆکی شعری جیاوازی لە خۆگرتو پێم خۆشە خۆت زیاتر ئاماژە بە ناوەڕۆکی ئەو کتێبە بیت. کتێبەکەم لە ڕۆی چاپکردن و لە ماوەیەکی نزیکە دەتوانم بڵێم چاپ کرد و بەڵام کردێتەوە ئەوە جێگای دڵخۆشیمان بەس سەپۆرتی چەند نووسەرێکی زۆر گەورە بوو لە شاری هەولێر من زۆر سوپاسیان دەکەم ناتوانم ناوی یەک بێکیان بێن چۆ زۆر بم بەڕاستی من سوپاسی وەزارەتی ڕۆشنبیریەکەم لەوەی کە پاڵپشتی ئەو نووسەرە گەنجانەیە بۆ لە چاپدانی نامیلکەکەمەوە بۆ من بەڕاستی تەشجیعێکی زۆر بەهێز بوو
یەکەم نامیلکەمە وهانم دەدا لەوەی کە بەردەوام بم لە نووسینی شعر و ئیتر لە مەجالەکانی زیاتر نووسین ئەوە بۆ من دیسان دەتوان بڵێم جێگای دڵخۆشیە بۆ لە چاودن یەکەم نامیلکەم و بەشداریکردن لەو کۆڕە شعریە. کاگومێت ئەمە یەکەمین جار بوو بەشداری لە کۆڕی شعریا کریان پێشتریش هەلی لەم شێوازت بۆ ڕەخساوە. دەڵێم بڵێم کە سەرەتای لە بەڵاوکردنەوەی نامیلەکەم لە شاری هەولێری خۆشەویست لێ بەڵام کردەوە کە کۆڕم کرد لێ بەڵام کردەوە بەڵام لێر ئەوە بۆم جێگەی دڵخۆشیە لە پارێزگای سلێمانی خۆشەویست شاری ڕۆشنبیری بۆ من ئەوە شەڕەتێکی زۆر گەورە بوو لە دیار ئەو هەموو نووسارە گەورەی ئەم بەڕاستیشان نازێکی زۆر گەورە و زۆر دڵخۆش بووم کە لێرە توانیم شعر بخوێنەوە. زۆر باشە دەستەکان خۆش بێ زۆر سپاس بۆ کاگومێت کە ئەمڕۆ لەگەڵ ئێمە ئامادە بووی زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵێ دەروون بەردەوامە بینێکێکی تر لە شاعیرەکان کە ئەمڕۆ بەشداریان کردووە لە کۆڕە شعریەکەیە گفتووەی زیاترەکەین لەبارەی ئەو ناوەڕۆکە شعریانەی کە ئەویش بەشداری تێدا کردبوو فەرمۆگەر کاکاوشانیش ئەرک پێشەوە بێتە لای منەوە سڵاو لێ بە کاگاوشان ئێوارە باش ئێوارەت باشتر سڵاو لە ئێوەش بە خێراتنی کورسات دەکەم کە هەمیشە لە بابەتی ئەدەبی و فەرهەنگیدا دەست پێشخەرن. زۆر باشە ئێمە زۆر سپاسی بەڕێستانەکەین بێم خۆشە بزانم تۆ لەسەر چ بنەمایەک ئەمڕۆ بەشداریت کرد لەنێو ئەم کۆڕە شعریە ئایا هەر شاعیرێک کە پێی خۆش ببێت توانیوێتی بەشداری بکە یان نەخێر کۆمەڵێک برەما و پرەنسیپی تایبەتە بوو بۆی شاعیرەکان بەشداری تیا بکەن. نووسەران لەقی سلێمانی بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیری و لاوانە پێیان باش بووە کۆڕێک سازکەن بۆ کۆمەڵە شاعری جیلی 2000 و پۆست 2000 کە ئاڵێم 2000 و پۆست 2000 مەبەستم ئەوەیە کە شاعیرانێکمان هەیە لە 2000 تاکو 2010 توانیویانە ئەسپی خۆیان تاوبن لە بواری شعریە هەروەها دوایەوە شاعیرانێک ترمان هەیە کە لە ڕووی تەمەنەوە توان بڵم گەنجترن لە 2010 تاکو ئێستاش 2022 کە نخبەیەکی تازەترن بەردەوام لە شعر پێیان باش بووە کە ئەم شاعیرە تازە دەرکەوتوانە لە بەجالێکی ئاواهی ئەدەبیە کۆڕێکیان بۆ بکرێت لە سەرجەم شارەکانی کوردستانەوە کە منیش بەشدار بووم لەو کۆڕەدا هەر یەکێک لە شاعیرەکان لە شارێکی جیاوازەوە بووە وە شێواز و ستایلی نووسین و فۆڕی نووسینیان بە شێوازی جیاواز بوو ئەوە بڵێ مەرجدانرابێ بۆ فیستیڤالەکە یاخود پێشتر دەخت ناردبێ ئەنجا وەرگیرابێ بەڵکو و وەزارەت خۆی و یەکێتی نووسەران خۆیان شاعیرەکانیان دەستنیشان کردووە ئیتر لەسەر چ پێوەرێک بۆ ئەو خۆیان باشتر دەزانن. تۆ وەکو شاعیرێکی بەشدار بوو ئەمڕۆ ناوەڕۆکی شعرەکان خۆیان لە چیا بینیەوە؟ دەقی شعرەکەم تۆ بەهەشتت دەوێ و من دۆزەخی دنیا باس لە دەقێکی ئینسانی ئەکات باس لەو دنیا مۆدێرنە بێڕەحمە ئەکات کە هەمومان کەوتوینەتە ناوی و ناچارین تیایدا بژین و وەڕاکردن لێی ئەستەمە باس لە واقعیەتەکە ینی هەندێک جاریش زمانی فکشن و خەیاڵی تیادایە بەڵام لە واقعیەتەکە دوور نەکەوتومەتەوانێ ئەگەر خوێنەری بووبێتن لە کۆڕەکەدا هەندێک دەستمەخستە سەر هەندێک دۆخ کە ئێستا ڕۆژگاری ئێمە پێ ئەناڕێن بۆ نمونە ئەبینین مرۆڤانێک هەن کە ئیبن بەهۆی چی بەهۆی ئەبزێرەکانە بەهۆی پوچگەرایی ئەم دنیایەوە کە ئەبینین ڕۆژگار سات لە دوای سات چێژی خۆی دۆڕێن هەمومان چێژمان دۆڕانەوە ئایا چێژ لەکوێ بدۆزینەوە چێژ لەکوێ خۆی ون کردووە ئێمە خۆمان ون کردووە یاخود چێژ ئێمەی ون کردووە زیاتر مەبەستمەوە ئیشم لەسەر ئەو ئەبزێرە کردووە بەڵێ باشە چەند شاعیر ئەمڕۆ لێرە بەشداریان کردبوو دەرفەت بۆ چەند شاعیر لە سەرجەم شارەکانەوە لە شاری خۆشەویستی هەولێرەوە هەڵەبجەوە گەرمیانەوە سلێمانیەوە طبعاً ئەم چالاکیانە کە لە سلێمانیەکرێ پێشتریش لە سەردەمی میرنشینی بابانەکانەوە کە ئەشرافەکان و میرەکانی بابان لە سەرچنار کۆڕ و کۆبوونەوەیان کردووە بۆ نمونە لە کاتی ئیزازەت پێدانی مەولەوی شاعیرە ئەبینین ئەحمەد پاشای بابان کۆمەڵی ئەشراف و شاعیر و کەسانی ئەکادمی ئەو سەردەمە کەسانی بۆ نمونە خوێنەواری ئەو سەردەمە کۆ ئەکاتەوە و ڕێز و تەقدیس ئەنێت لەو شاعران لە کاتێکدا شاعیرەکانی سلێمانی بانگێش کردووە لە سنەوە لە میرنشینی ئەردەڵانەوە مەسوورەی ئەردەڵانی بانگێشەکە بۆ سلێمانی خەڵاتی ڕێزلێنانی ئاەتەیە لە شارباژێرەوە مەحوی بانەکات تاوکو ڕێزلێنانی پێ ببەخشەیە کاتە ئەم چالاکیانە لە سلێمانیە لە دێر زەمانەوە هەبووە و تاوکو ئێستاش بەردەوامە هەر بۆیە خۆشحاڵانە وەزارەتی ڕۆشنبیری لە سلێمانی ئەم پرۆژە جوانی دەست پێ کردووە ئەمە یەکەم جاریانە کە ببنە چەترێک بۆ هەموو ئەو شاعیرە گەنجانی کە لەسەر ئاستی کوردستان هەن. زۆر باشە من هیوای سەرکەوتن و کاری باشتر بۆیەوە خوازم زۆر سپاس بۆ کاکە هاوشان لەگەڵمان بووی زۆر سپاس بۆ بەڕێز